وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان. لە یۆنان بیر و باوەڕی مانەوەی ڕۆح و مەسەلەی حەشر تەواو دامەزراو بووە. بەڕای فەیلسوفی گەورەی یۆنان فیساغۆرس ئەو ڕۆحەی لە جەستەی مرۆڤ دەردەچێت دواتر ژیانێکی تایبەت بەخۆی دەبێت. خۆی هەر ئەو ڕۆحە پێشەوەی دابەزێتە سەرزەویش ژیانێکی تایبەتی هەبووە و دواتر بە کۆمەڵێک بەرپرسیارەتیەوە هاتووەتە سەرزەوی. بەرامبەر ئەو خراپانەی لێرە دەیانکات دەخرێتە جەهەنەمەوە و لەلایەن زەبانیەکانەوە ئازار دەدرێ. ئەگەر لێرە لەسەر زەوی چاکە بکات لەوێ پلەی بەرز و ژیانێکی خۆشی دەبێت. لێرەدا ئەوەمان پەسەندە کە بە هەندێک دەستکاریشەوە ئەم بیر و بۆچوونە کەم و کوڕی هەیە، بەڵام ئەوەش دەبینین کە عەقیدەی حەشر بە دەربڕینێکی زۆر جوان خراوەتە ڕوو کە زۆر نزیکە لە ڕاستیەوە. گفتارەکانی ئەفلاتونیش لە کتێبی کۆماردا جیاوازیەکی زۆری نییە لەگەڵ ئەمانەدا. بە گوێرەی ئەفلاتون ئەو ڕۆحەی لە جەستەی مرۆڤێک دەردەچێت ژیانی جیسمانی خۆی بیر دەچێتەوە و تەنها بە بیرکردنەوە لە حەقیقەتەوە خەریک دەبێت. ئەو بەم شێوەیە بەرز دەبێتەوە بۆ جیهانێکی گونجاو، جیهانێکی لاهوتی وە کە پڕ بێت لە حیکمەت و نەمری. لەوێ لە هەموو کەم و کوڕی و هەڵە و ترس و لەو خۆشەویستیانەش کە لە ژیانی دنیادا ئازاریان دەدا، واتە لە هەموو شتێک کە پەیوەندی بە سروشتی ئادەمیەوە هەیە ئازاد دەبێت و دەگاتە بەختەوەریەکی بەرز و تێکەڵی ڕەبانیەکان دەبێت. لە ڕاستیدا ئەگەر میلەتێک شێوازی بیرکردنەوەی بەم شێوەیە بێت و لە عەقیدەیاندا شتانێک بەرچاو بکەون کە لێکچوونیان لەگەڵ تەسانوغدا هەبێت، ئەو کاتە گومان لەوە ناکرێت کە ئەو شتانە بەرهەمی لە ڕێلادانە. ئەو عەقیدەی تەناسوخەی کە لە میسردا ڕەگەکانی داکوتی پاش ئەوەی بۆ بابەتی گۆرانی و داستانی هەموو دانیشتوانی دەوروبەری نیل گەیشتە ژیری دەوڵەمەند و بە پیتی فەیلسوفە یۆنانیەکان و لای ئەوانیش بەرجی ڕەنگاوڕەنگ و خەیاڵی بەبەرداکرا و بۆ داستانێکی ئەفسانەیی بۆ هەموو دانیشتوانی سەرزەوی. ئەو هیندیەش کە بەندی ئەم جۆرە بیرکردنەوەیەیە، وەک کۆتاجیلوەی براهمان تەماشای ماددە دەکات و یەکگرتنی ڕۆح و جەستە بە نزم بوونەوە و بە خراپە دەبینێت. بەرامبەر بەمە مردن وەک ڕزگارکەری مرۆڤ لە کەم و کورتیە مرۆییەکان تەماشا دەکات و وەک هۆکارێک مامەڵەی لەگەڵدا دەکات کە دەیانگەیەنێتە وەجد و ئیستیغراق و گەیشتن بە حەقیقەت. لە گرنگترین کتێبی هیندۆسەکاندا واتە لە ڤیدانتادا ڕۆح وەک پارچەیەک یان پریشکێک لە براهمان تەماشا دەکرێت و ئەم ڕۆحە لە قاڵبێکەوە دەچێتە نێو قاڵبێکی دیکە و هەتا ئەو کاتەش کە دەگەڕێتەوە سەر ئەستی خۆی هەر لە مەینەت و ئازار ڕزگاری نابێت. هەر بە گوێرەی ئەمان گەیشتنی ڕۆح بە مەعریفەتی پیرۆز کە ئامانجی سەرەکیەتی بەوە دەبێت کە ڕۆح دەستبەرداری هەموو جۆرە خۆپەرستی و خراپەیەک بێت و چەشنی ڕۆیشتنی ڕووبارێک بەرەو دەریا بەرەو پەرستراوی ڕەها بڕوات. کاتێک ئەو بە یەکگەیشتنەش ڕوویدا ئیدی وەک ئەوەی لە نیروانای بودیەکاندا هەیە، ئارامش و حزورێکی ڕەهاوە دەست دەکەوێت. ئەوەندە هەیە لای بوزیەکان ئارامبوون و مەنگبوون هەیە، بەڵام لای براهمانیەکان ڕۆحێکی چالاک تێبینی دەکرێت. عەقیدەی تەناسوخ دواتر لای هەندێک لە یەهودیەکانیش پەسەند کرا. جا ئەم عەقیدەیە کە لەلایەن کەبالیستەکانەوە تەنانەت برایە هەندێک کڵێسای وەک ئەسکەندەریەوە لەلایەن وڵاتی شیعەشەوە، ئەگەر بە شێوەیەکی کەمیش بێت هێنراوەتە نێو ئیسلامەوە. لەناو ئەو میلەتانەی کە تەناسوخیان قبوڵە بە کۆن و نوێوە لە هەمویاندا شتێکی هاوبەش دەبیندرێت، ئەویش حلول و ئیتیحادە. لە ئەخناتونیزمدا ئەخناتون، لە براهمانیزمدا براهمان، لای یەهودیەکان عوزێر عەلەیه السەلام، لای مەسیحیەکان حەزرەتی مەسیح عەلەیه السەلام و لای شیعەش حەزرەتی عەلی ڕەزای خوای لێبێ. هەمویان بە شێوەیەکی لێکچوو تەماشا دەکرێت و وەک بڵێ هەمویان لەسەر هەمان هێڵی چەوت هاوڕان. جگە لەمانە هەندێک قسەی متەسەویفەشن کە بۆنی تەناسوخیان دەدێ. ئەمانە ژیان لەلایەن هەندێک کەسی ناپاکەوە بە مەبەست بەکارهاتوون یان هێما و پەرلەیەکن کە دەکرێت تێگەیشتن و لێکدانەوەی جیاواز هەڵبگرن. زانایانی ئەهلی سونەت هەر لە زانایانی فەرموودەوە تا فەقیهیان و لەوانەوە بۆ مفەسیر و ئەهلی کەلام هەموو پێگرا لەسەر ئەوە کۆکن کە مەسەلەی تەناسوخ لەگەڵ ناوەڕۆکی ئیسلامدا یەک ناگرێتەوە. لە ئیسلامدا هەموو تاکێک قەدەری دیاریکراوی خۆی دەژی و لە قەدەری خۆیدا دەمرێت و هاوڕێ لەگەڵ کردەوەکانی خۆیدا حەشر دەکرێت. لە ئیسلامدا حەقیقەتی تاقیکردنەوە ڕووی دە کەسی تایبەتە و کەسەکە بە هەمان تایبەتمەندی خۆیەوە
بە گوێرەی چاکە و تاوانەکانی لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت. لەبەر ئەمانە لە ئیسلامدا تەناسوغ ڕەت دەکرێتەوە. پێمان باشە ئەم هۆکارانە زیاتر ڕوون بکەینەوە. 1. لە ڕووی عەقیدەی حەشرەوە هەموو تاکێک بە گوێرەی بەرز و نشێویەکانی ژیانی خۆی لێپرسینەوەی لەگەڵدا دەکرێت. بەڵام ئایا ئەگەر تەناسوغ بوونی هەبێت ئەو ڕۆحەی چووەتە نێو هەزاران جەستەوە لەسەر بنەمای کام کەسایەتیەی حەشر دەکرێت و بە پێی کام هەڵس و کەوتی سزایان پاداش دەدرێتەوە. 2. مەبەست لە دروستکردنی ئەم دنیایە تاقیکردنەوەیە. تاقیکردنەوەش لەسەر بنچینەی ئیمان بەغەی بۆستاوە، کەواتە ئەو ڕۆحەی لە ئەنجامی کارە خراپەکانیدا دەخرێتە نێو جەستەیەکی نزمتر و شێوە ژیانێکی نزمتر. ئەگەر بۆ جارێکی دیکە بواری ئەوەی بۆ ڕەخسا بێتەوە نێو جەستەی مرۆڤێک، ئەو کات شتێک نامێنێتەوە پەنهان بێت لەو و ئەگەر تەنها لەبەر ئەو مەینەتیانەش بێ کە لە ژیانە نزمەکەیدا بەسەری هاتوون، خۆی دەخاتە سەر ڕێگەیەک کە جارێکی دیکە سزا نەدرێت و لەم کۆچە بەردەوامەی بەناو جەستەکاندا ڕزگاری ببێت. دیارە ئەمەش هەڵوەشانەوەی مەسەلەی تەناسوخە هەر بەخۆی. 3. مادەم کۆچکردنێکی بەم جۆرە پڕمەینەت و چەرمەسەریە بە پێویست دەزاندرێت بۆ ئەو کەسانەی خوازیاری بەختەوەری ڕەهان، کەواتە هەر بەپێی ئەم فیکرە خوا حاشا کارێکی هەوانتە دەکات کە بەڵێنی پاداش بە چاکەکاران دەدات و هەڕەشەی تۆڵە لە خراپەکاران دەکات. دیارە ئەمەش شتێکی مەحاڵە و زاتی ئولوهیەت پاک و بێگەردە لە هەموو شتێکی هاوانتە و بێجێ. 4. قورئان و کتێبە ئاسمانیەکانی دیکەش لەو شوێنانەدا کە باز لە لێخۆشبوونی تاوانەکان دەکەن، گەشتی دوور و درێژ و پڕمەینەتی ڕۆحەکان لە پێناو پاکبوونەوەدا بە شتێکی بێمانە پیشان دەدەن. هەر ئەمەش شایستەی ئەو زاتەیە کە ڕەحمەتی بێسنوورە. دەبێت بوودا نیروانای کە ناونیشانی ئارامی و مەنگیە لەم گەشتە پڕمەینەتی ڕۆحەکان پێ باشتر و ئارامتر بووبێ. بۆیە چی لە کێشەکانی براهمانیزم بۆ ئەو ئاسۆیە و ئەو هەرێمە بانکێش دەکات. لە دینی ئیسلامیشدا تاوانێک نییە کە لێخۆشبوونی نەبێ. خوای گەورە بەڵێنی ئەوە دەدا کە لە تاوانی هەموو کەسێک خۆش دەبێ ئەگەر تەوبە بکات. لێرەدا هەر وەک تەماشای زۆری و کەمی گوناهەکان ناکرێت، بە هەمان جۆر سەیری ئەوەش ناکرێت کە کەسەکە تا ساتەکانی کۆتایی تەمەنی لە نێو گوناهدا بووبێ. پێدەچێت کەسێک کە بەشێکی زۆری ژیانی لە تاواندا بەسەر بردبێت تەنها بە ژیانێکی پاچی یەک کاتژمێری بەر ڕەحمەتی خوای گەورە بکەوێت. 5. هەروەها تەناسوخ و گەشتی بەردەوامی تاقەت پڕوچێنی ڕۆحەکان بە مەبەستی بەرزبوونەوە لەگەڵ ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی تایبەتی خوای گەورەدا دژیەکن، چونکە ئەو هەر کاتێک بیەوێت سادەترین شتەکان لە پیسترین شوێندا هەڵدەگرێت و دەیان کاتە ئاڵتوونی خام و نرخ و بەهایان پێدەبەخشێ. ئەمە چاکە و دیاری تایبەتی خواییە. 6. لە نێو شوێن کەوتوانی پێغەمبەراندا کەسانێک هەبوون کە لە ژیانی پێشووتریاندا تاوانبار و گوناهکار بوون. ئەم کەسانە دوای ڕابردوێکی دوور و درێژ و ناخاوێن گەشتن بە مەقامێک لە پلەپایەی وەلیەکان بەرزتر. ئەم حاڵەتە هێندە بە زۆری ڕوویداوە کە مەحاڵە پشتگیری لە پێچەوانەکەی بکرێت. ئەم بەرزبوونەوە خێراو لە ناکاوە بەرەو لووتکەی کەماڵ و پێگەیشتن هەروەک نیشاندەری لوتفی خوای گەورەیە. بە هەمان جۆر پەنجە لەسەر ئەوەشدا دەنێت کە کۆچکردنی ڕۆحەکان لە بەدەنێکەوە بۆ بەدەنێکی دیکە لە پێناو بەرزبوونەوە و پێگەیشتن شتێکی بێجێیە. 7. ئیمان بەوەی کە هەموو جەستەیەک ڕۆحێکی تایبەتی خۆی هەیە، ئیمانە بە قودرەتی نەبراوەی خوای گەورە. بەڵام بانگەشەی ئەوەی کە چەندین ڕۆح یەک لە دوای یەک دەخرێنە ناو جەستەکان و دەردەهێنرێنەوە، وەک ئەوە وایە کۆڵەواری و بێدەسەڵاتی بدرێتە پاڵخوای گەورە. لەم خاڵەشدا عەقیدەی تەناسوخ لەگەڵ ژیری مرۆڤدا یەک ناگرێتەوە. 8. سەرەڕای هەموو ئەمانە باشە نەدەبوو لەو چەند ملیار مرۆڤەی کە لەسەر گۆی زەوی دەژین هیچ نەبێت کۆمەڵێک هەبێت کە هەندێک شتی سەرگوزشتەی ژیانی خۆیان لە بەدەنەکانی دیکەدا لەبیر بێت. نەدەبوو لە ئەنجامی ئەو چەند جارەی هاتوونەتە ژیان کلتورێکی گشتیان لا گەڵاڵە بووایە. ئەگەر بە گوێرەی سەرژمێری هەموو دنیا لێکی بدەینەوە و بڵین لە 1000 کەسدا یەک کەسی چەند یادەوەریەکی ژیانەکانی ڕابردووی لەبیر بووایە، ئەو کاتە خۆتان بیری لێ بکەنەوە کە ئەو ژمارەیە چەند گەورە دەکات. دەبوو لە هەموو شوێنێکدا چەند کەسێکی لەم بابەتەمان بدیبایە، بەڵام کوان ئەوانە؟ 9.
باشە نەدەبوو ئەو کەسەی کە ڕۆحی لە پێشتردا لە ناو لاشەی مرۆڤێکی دیکەدا بووە هەر لە تەمەنی 34 ساڵیدا هەموو ئەزموونەکانی پێشتری وەبیر بێتەوە و دەربکەوێت تا ئێستا نەتوانراوە تەنانەت یەک نمونەی لەم جۆرە بهێنرێتەوە ئەگەرچی لە کەسە بلیمەتەکان و لەو کەسانەشدا کە کراون بەڕووی ئیلهامدا هەندێک شتی ناوازە دەبیندرێت بەڵام ئەمە یان یارمەتیدانێکی ئاسمانیە یاخود پەیبردنی زرنگیەکی مەزنە بە پشت ڕووداوەکان نەک بەکارهێنانەوەی زانیاریە کۆنەکان هەتا ئێستا بەدەر لە وڕێنەی چەند کەسێکی دەروون نەخۆش و چەند هەواڵێکی ناتەندروستی 1-2 ڕۆژنامە هیچ بەڵگەیەک نییە ئەوەمان پیشان بدە کە جەستەیەک بە ڕۆحی کەسێکی دیکەوە دەژی هەتا ئێستا لە گیانەوەرەکانی دیکەدا شتێک نەبووە دەرکەوتەی ئەوە بێ کە ڕۆحی مرۆڤێکیان تێدایە چونکە ئەو ڕۆحی کە هەڵگری هەندێک تایبەتمەندی وایە کە پێشتر لە جەستەی دیکەدا بەدەستی هێناوە ئێستا پلەی ژیانی چەندێک نزمیش بێت هێشتا چەند کاردانەوەیەکی جیاوازی لە ژیانە نوێیەکەیدا هەر دەبێت و تا ڕادەیەک پاڵ بە سنوورەکانی فیترەتەوە دەنێت سەرباری پێشکەوتنی بەرچاو لە بواری ڕوەگناسیدا کەچی تا ئێستا شتێک لە ڕوەکەکاندا نەبیندراوە کە گومانی تەناسوخی لێ بکرێت لە کۆتاییدا دەتوانین بڵێین هەر وەک تەناسوخ لە کۆمەڵگە کۆنەکاندا لە لادانێکی عەقیدەییەوە سەرچاوەی گرتووە بە هەمان جۆر لای مرۆڤی ئەم سەردەمەی خۆشمان جگە لە مەسەلەی فریودانی ڕۆحە خراپەکان و چوونە ناو و بەڕێوەبردن و ئاراستەکردنی جەستەی کەسێک لەلایەن شەیتانەوە هیچ حەقیقەتێکی دیکەی نییە بەڵێ دەتوانین لە فەرمودەکەی سەرداری ڕازگۆمانەوە کە دەفەرموێت شەیتان لە نێو دەمارەکاندا دەسوڕێتەوە هەندێک جار ژیری و دڵی مرۆڤ دەخاتە ژێر کاریگەری خۆیەوە ڕووی ڕاستەقینەی مەسەلەی تەناسوخ ڕوونتر ببینن لە ڕاستیدا ئەم خورافاتەی کە لە بەردەم هیچ تاقیکردنەوەیەکدا خۆی ڕانەگرتووە و هیچ بەڵگەیەکی عەقلی نییە و پشت بەست بە وەحی نییە هەرگیز ناگونجێت دروستکراوێکی خاوەن شکۆی وەک مرۆڤ بڕوای پێ بکات خوا خۆی زانایە بەڕاستی هەموو شتەکان